پشتێک و هەپەیمانیان نەفدەوڵەتی دژی داعش دەست بە بەخشانە هەنێک ئاڵاوین لەشکریژ سووریە کرد دەنگویا بەخشانە هێزن ئەمریکیژی هاتە هۆڵێ بنتاگۆنە ئەمریکی ئەو نوچە ڕەت کرد و گوت و هێزن ئەمریکیژ سووریێ بە نەکشیانە وەزارەتە بەڕەوانی ئەمریکا بنتاگۆن ڕاگەهاند و تو هێزەکە ئەمریکیش ڕۆژاوایە کوردستانی و سووریە بە نەکشیایە و هێزن ئەمریکیش جهێن خۆت تەفگەر نەکردنا ژێدەرن ئەنوچیان لەسەر زارێ بەرپرسیارێکی وەزارەتە بەڕەوانی ئەمریکا بەڵاو کرد و ئەمریکا بکردار دەست بە بەخشانە هێزن خۆشە سووریە کریە و ئیرۆ بنتاگۆنە ئەمریکا ئەو نوچە ڕەت کرد و تەکەزیە لەسەر بانەکشانە هێزن خۆشە سووریە کرد دوو بەرپرسیارن وەزارەتە بەڕەوانی ئەمریکا ڕاگەاندن و بەتەنێ ئەمریکا چەند ئاڵاوەکە لەشکریژێ ڕۆژاوای کوردستانی بەخشاندن و لە هەرێما کوردستانی بەجێکردن و تو هێزەکە ئەمریکیژ ڕۆژاوای کوردستانی بەنەکشیایە ڕۆژنامەیە شەرق ئەوسەد ئاشکرا کرد و وان دوو بەرپرسیارن وەزارەتە بەڕەوانی ئەمریکا گوتیە و ئەگەر هەیە ئەمریکا هێزن خۆل و سووریە بهتر بکێ ئەوژی داک و چاودێریە پرۆسەیە بەخشانە هێزان دێ پێشە ڕۆژێدە بکەن شەڤە 19/2018 کۆشکە سەرۆکاتی ئەمریکا ئەنگۆ کۆشکە سپیرا گەهاند و ئیدارەیە دۆنالد ترامپ سەرۆکی ئەمریکا بریارە بەگەرە هێزن ئەمریکیشە ڕۆژاوای کوردستانیدایە ئەو هێزن ئەمریکیە نەها لە ڕۆژاوای کوردستانی ڕۆژهەڵاتی سووریە بەجێبوونە دە چارچۆڤەیە هەپەیمانیان ناودەوڵەتی لە دژی داعش دەرباسی ناڤاخاکە سووریە بوونە بریارە بەخشانە هێزن ئەمریکی کارڤدانên جۆر بجۆر ئەنینە هۆلێ و هەری داویژی جان ئیف لۆدریان وەزیرە دەربێ فەرەنسا ڕاگەهاند و بریارە بەخشانە هێزن ئەمریکیژ سووریێ بریارەکە مەترسیدارە